مامەسا بوونی کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکەم وەک هێزێکی بەشدار لە بەری ئۆپۆزیسیۆنە، دووەمەک هێزێکی ئیسلامیش لە کوردستانە بە ناوبژیوان لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستانە. پێ دوایە کۆمەڵی ئیسلامی کوردستان توانی لەو ئەرکەی کە خراوە سەرشانی سەرکەوتوو بێت لە کاتێکدا یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆبوونەوەی لەگە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕەت کردەوە. من پێم وایە کۆمەڵ نەبوو بکەوێتە ئەو ناوبژیوانیەوە، چونکە بەڕاستی شتێکی تا ڕادێک لاسەنگیە، یعنی خۆ تۆ بە حسابی خۆت بەرهەڵستکاری پارتیت، ئیتر بۆچیە ڕۆیەبی بە ناوبژیوان لە تەرەفێکی ترە تۆ ئیسلامیت و لەگەڵ یەکگرتووی ئیسلامیە ئەبێ هاوسەنگەربی لە ئەساسە. یعنی چی تۆ ڕێەوە هەر وەکو پۆستەبەرێکی لێ هات لەو بەیناونامەی ئەم بە باونامەی ئەویش جگە لەو گومانانەی کە ئەگەر ڕاست بن کە ئەڵێن مامۆستا عەلی باپیر مەرجەکەی یەکگرتووی نەداوە بە پارتی کە پارتی بە وەفدەوە هاتوو نەیانزانیوە کە یەکگرتوو ئەسڵەن دانانیشێ هەتاوەکو زیندانیەکانی ئازاد نەبن. من پێم وایە کۆمەڵی ئیسلامی یعنی وەکو هیچی بەرد هیچیشی هێنایەوە، سەرنجامی هەردوو هیچەکەش هەر هیچی دەستکەوت. مامەسا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کوردستان ڕوونکردنەوەیشی بڵاو کردەوە، تایە ڕەخنەی لەو کەسانە کرد کە ڕەخنیان لە هەڵوێستەکانی گرتە بوو. تۆ پێت وایە کۆمەڵی ئیسلامی کوردستان گونجاوە بۆ ئەوەی ببێ بە ناوبژیوان لە نێوان لایەنێکی دەسەڵات و لایەنێکی ئۆپۆزیسیۆنە لە کاتێکدا خۆی ئۆپۆزیسیۆنە؟ نا، من باوەڕم وان نییە، چونکە خۆی دائیمان دوو تەرەفی شەڕ جاری وا هەبوو، پارتی وێچێتی شەڕەشۆقیان بوو، ئەو هەموو خەڵکیان لە یەکتر کوشتە بوو، دواییان و سیاسەتمەداری کورد بەهادی نووری کەوتە نێوانەوە. خۆی کە هەردووچیان لە شەڕەشۆقەکە ماندوو بوون قسەی بەهادی نووریان قبوڵە. ئەجنا هەموو ئەحزابەکانی تر هەموو بیرمەندی ئەو کوردە هەمووی داوایە کرد، ئەندام پەرلەمانەکانی پێشویان پێشووتریان داوایە نەکریان و کاکە و شەڕە بووەسن شەڕێکی زۆر بێ معنایە، بەڵام هیچیان باوەڕیان بە وەستاندنی نەبوو. دوایی کە تەرەفێکیان شلە بوو، ئەی وەڵا بیرمەندی گەورە بەهادی نووری کەوتۆتە نێوانەوە پێویستە قبوڵیکەین. ئێستاش بە هەمان شێوەیە، یعنی پارتی ئەگەر کۆمەڵیش نەچوایە پارتی استعدادی هەبوو وەفدێکی گەورە بنێرێ، هەروەکو فیشەک هەڵتۆقانانە بەسەر ماڵی مامۆستا عەلی باپیرە دوایەوە کە لە ئینتیخاباتە سەرکەوتن، دوایش نێچیروان بەرزانی خۆی چوو بۆ ماڵیان و اونجا خۆشەوە کەرێگۆک چۆن لە هەڵمەقۆی ئاواکەن خۆشەوە کەرێگەکەن بە پشتی ملیە هێنا و بڕە ئاو بێنەوە دەست بش. بەڵێ